تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان لە عێراق راپۆرتی ساڵانەی خۆی لەبارەی ڕەوشی مافی مرۆڤ لە زیندانەکانی عێراق و هەرێمی کوردستان خستە ڕوو. لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ کراوە لە سەدا هەفتای ئەو بەندیخانانەی کەوا سەردانمان کردوون 8 بەرامبەری ئەو ژمارەیە بۆیان دیاری کراوە زیندانی تێدایە. تەسەوڕی ئەو بکەن تا ئێستا سەدا هەفتای ئەو شوێنانەی کە خەڵکی لێدادەندرێت چ ڕاگیرە چ سەزادرا و سەدا هەفتای هێندە قەرەباڵغا لە هەندێک موسسە گەیشتۆتە 8 بەقەدەر تاقە ئیستیعابی بەمعنای ئەگەر ئەو موسسەیە جێگەی 1000 کەس بێتەوە ئەو 8000 کەسی زیاتر لێدانراوە بۆ خۆشتان دەزانن ژوورێگەر بۆ 4 کەس دروست کرابێ تۆ 8 ئەوەندە دەکات 32 کەس خەدەماتی سەحی ئەوە بۆ خۆی کارەساتێکە تو تەسەوڕی ئەوە بکە بەخۆی چاکسازەکە چاکسازی ئافرەتانە ئی ژنانە بەڵام خەدەماتە سەحی نیسائیە تێیدانە کە لە هەموو حاڵێکدا ئەوە مەفروضە تەواجود دێبێ بۆ ئەوە هانا دەبەنە بەر نزیکترین مستەشفا. ئەو مەترسیانەی لە راپۆرتەکەی تۆڕی دادپەروەریدا ئاماژەی پێکراوە وەک خۆیان دەیڵێن هەرێمی کوردستانیشی لێبەدەر نییە و بەشێک لەو مەترسیانە لە هەرێمی کوردستانیش هەیە. بالضبط اقليم كردستان بالضبط هەرێمی کوردستانیش داخلی ئەم راپۆرتەیە بۆی ئەوی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان تا خواری عێراق هەمووی لەنێو ئەم راپۆرتەدایە. ئەوەی ڕاستی بێت ئێمە زۆر هەوڵمانداوە و زۆر مەلەف و کیسمان بینیوە و ئێمە بەڕێکاری یاسای و قانونی سەردانی زیندانەکانمان کردووە. شبكة العدالة للسجناء هەرچەندە ئامارێکی دروست لە بەردەستدانیە بەڵام بەپێی زانیاریە بەردەستەکان لە عێراقدا زیاتر لە 65,000 زیندانی هەیە. لە هەرێمی کوردستانیش تەنها لە 3 چاکسازیەکەی پارێزگاکان نزیکەی 60,000 زیندانی هەن. بەردەوامیش لە عێراق و هەرێم باز لە بوونی زیندانی نهێنی دانپێدانان لە ژێر ئەشکەنجەدا گرتن لەسەر بیرروڕای سیاسی باگراوەندی مەزهەبی دەکرێت بەڵام دەسەڵات ناچێتە ژێرباری. هەر لە راپۆرتەکەی تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان داهاتووە لە سەداسەدی زیندانیەکان هیچ ڕەتچاوی کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەکراون باسیش لەوە دەکات پێویستە زیندانەکان پۆلێنکردنیان تێدا ڕەچاو بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.